شوێنە گەشتیاریەکانی سنووری ئیدارەی سۆرانن. ژمارەیەکی زۆری گەشتیاران ڕوویان لەو ناوچەیە کردووە بە مەبەستی گەشتیاری. هەر لە ئێستاشەوە بۆ ڕۆژانی جەژنی قوربان بەشێکی زۆری هۆتێل و مۆتێل و خانووی گەشتیاری گیراون لەلایەن گەشتیاران. کەپرەکان بەڕاستی زۆر قەرەبارقی و جەنجاری زۆر پێکەوە عقی وەیە بڕک نەفەسەچی هەبیتنیان خاوەن گەشتیارەکە ئەوی کەپرەکانی بەدەستا یعنی بەڕاستی حەقی وەیە کەپرەک ناکەپرەگانی چۆل زۆر قەرەبارق ئێستا هەیە عایلێ هەیە نەخۆشە هێلوی سرعاتی هاتیە گرانبەهایەک هەیە یعنی ئەگەر بکرێت و نرخەکەی هەندێک ئەرزانتر بکرێت بۆ گەشتیاران بۆ ئەوەی زۆرترین گەشتیار سوودی لێ ببینێ بۆ ئەوەی زۆرترین کەس بتوانێت بێت لەگەڵ خانەوادەکەیدا لێرە لەنا ئەو ژیانە پرسترێسە کاتێک خۆش بەسەر بێت بەڵێ ئێمە لە بەیانیەوە لێرەین کاتێکی زۆر خۆشمان بەسەر برد هەتا من یەک لە خۆشترین سەفرەکانم بۆ ئێرە بوو یەکەم جارە بین بۆ ئێرە لەگەڵ خانەوادەکەم هاتم شوێنێکی گەلێک خۆشە کەش و هەوایکی باشین هەیە ئاوەکی چاچین هەیە حکوومەت دەتوانێت سوود لەم کەش و هەوا وەربگرێ کەرتی گەشتیاری کردی گرنگی ئابووری وڵاتە کە حکوومەت دەتوانێت ینی داهات زیاد بکە داهاتی تاکەکە زیاد بکە ئەو شوێنەی کە گونجاوە بۆ گەشتیاری تاکانی ئەو شوێنە خاوەن پیشە و کاری خۆیانن. دوای 2 ساڵ کاریگەریەکانی ڤایرۆسی کۆڕۆنا وەک پێشبینی دەکرا بۆ ئەم ساڵ ڕێژەی هاتنی گەشتیاران زۆر زیاتر بێ چاوەڕوان دەکرێت زیاتر لە 2 میلیۆن گەشتیار لەو وەرزی گەرما و هاوینە سەردانی ئەو 150 ناوچە گەشتیاریی سنووری ئیدارەی سۆران بکەن بەڵام هێشتا کاریگەریەکانی قەیرانی دارایی و بەرزبوونەوەی نرخی خواردن و پێداویستەکان هۆکارێکی ترن. سنووری ئیدارەی سۆران سنوورێکی بەرفراوانی ناوچەی گەشتوگوزاری هەرێمی کوردستانە و ڕۆژانە بە بەردەوامی گەشتارێکی یەکجار زۆر دێت بۆ ناوچە گەشتوگوزارەکانی ئەم سنوورە بە تایبەتی ڕۆژانی پێنجشەم هەینی شەمە ڕێژەکە بەرز دەبێتەوە بۆ سەروی 20,000 گەشتیار و سەردانیکار ساڵی پار نزیکە 1,5 ملیۆن سەردانیکار و گەشتیار هات بۆ ناوچە گەشتوگوزارەکانی سنووری ئیدارەی سۆران بۆ ئەم ساڵ پێشبینی دەکەین ڕێژەکە بەرز بێتەوە بۆ نزیک 2 میلیۆن گەشتیار و سەردانیکار ساڵە دوای ساڵ ئەگەر کەشەکە بە تایبەت لە بواری تەندروستی لە بواری ئەمنی بەرقەرار بێت پێم وایە ڕێژەکە بەرەو بەرز بنەوە دەچێت. سنووری ئیدارەی سۆران ناوچەیەکی شاخاویە و کەش و هەوایەکی لەبار و گونجاوی هەیە بۆ لایەنی گەشتیاری بوونی ژمارەیەکی زۆری کانیا و سەرچاوە ئاوی و ڕووبار وای کردووە ناوچەکە ببێتە جێگای سەرنجی گەشتیاران بە تایبەتی گەشتیارانی پارێزگاکانی ناوەڕاست و خواروی عێراق. ئوسمان عوسمان کورسات نیوز ناوچە گەشتیاریەکانی ئیدارەی سۆران.